چلەی ماتەمی نەقیب محەممەد لەتیفە لە شاری سلێمانی. ئەمانە هاوڕێ و کەسوکار و بنەماڵە و هاوپیشەکانی نەقیب محەممەدن لە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ئافرەتان و خێزان لە سلێمانی کە بۆ یادکردنەوە و ماتەمگێڕان بۆ گیان لە دەستدانی نەقیب محەممەد لێرە کۆبوونەتەوە. مەراسیمەکە بە وەستان و بێدەنگی بۆ گیانی نەقیب محەممەد و داگیرساندنی چل مۆم وەک هێما و سومبلێک بۆ چلەکەی دەستی پێکرد. هەر لە مەراسیمەکەدا چەند وتارێک خوێنرانەوە. لە وتارەکاندا باز لە ژیان و ڕۆڵی نەقیب محەممەد کرا لە جێبەجێکردنی بڕیاری یاسا و پاراستنی مافی ژنان و خستنە ڕووی چڕکردنەوەی هەوڵەکانی پۆلیس و ئاسایش و لایەنە پەیوەندیدارەکان بۆ دەستگیرکردنی تۆمەتبارانی ڕووداوی تەقەکردنەکە. لە مەراسیمەکەدا جارێکی تر هەمووان پێکەوە بەڵێن دووپات بکەینەوە کە بەردەوام دەبین لەسەر ڕێبازەکەی و تاوکەری پەیامەکانی ئەو دەبین لە بواری بەرەنگاربوونەوەی تونند و تیژی و کارکردن بۆ پاراستنی مافەکانی مرۆڤ و هاوکاتیش جەختمان کردەوە لەوەی کە لەسەر ڕاستپاردەکانی باڕێز جێگری سەرروکی حکوومەت جەنابی کاقوبات کە جەختی کردوێتەوە لەوەی کە دەبێت تاوانباران دەستگیر بکرێن و وەستە عادیلانی خۆیان بگەن. ئێمەش هاوشان لەگەڵدا و دەستگا پەیوەندیدارەکان و بەڕێوەبەراتی ئاسایشی سلێمانی بەردەوام دەبین لە هەوڵدانمان بۆ دەستگیرکردنی تاوانبارەکان بۆی بە سزای عادیلانی خۆیان بگەن. کۆمەڵایەتی و خێزان هەر لە مەراسیمەکەدا کەسوکاری نەقیب محەممەد داواکار بوون کە هەرچی زووە تۆمەتبارانی کەیسی تەقەکردن لە نەقیب محەممەد و هاوڕێکانی دەستگیر بکرێن و ڕوبەڕووی یاسا بکرێنەوە. لە هەر شوێنێ خوار شاد بێتەوە، لە هەر شوێنێ خوار شاد بێت، هەر ئاشکراکرێت. من ئامادەم لە هەموو وەختێکە داوای ئەوە بکەم کە بە عەدالەت بێنن بە مەحکەمە جەزای خۆیان وەرگرن. پۆلیس و ئاسایشی شەو و ڕۆژ بەدوای ئەو کەسانەدا دەگەڕێن کە بکەری تاوانەکەن. هاوڵاتیانیشیان ڕاستپاردووە لەم کەیسەدا هاوکاریان بن بۆ دۆزینەوەی تاوانباران چونکە ئەم تاوانە ڕووداوێکی هێندە سەختە بۆ هێزەکانی پۆلیس لە بیرکردنی کارێکی ئاسان نییە. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.